لەبارەی کاردانەوەکانی ئەمریکا و ئەگەری ئەو سیناریوانی کە لە بەردەم ئەمریکادان لە بەرامبەر بە ئامانجگرتنی هێزەکانیان لە ئوردن کە بووە هۆی کوژرانی 3 سەربازی ئەمریکی گفتوگۆی زیاتر دەکەم. دکتۆر سەردار موسا پسپۆڕی سیاسەتی نێودەوڵەتی لە زاخۆ لەگەڵمە. دکتۆر سەردار زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. لە دوای کوژرانی سەرباز ئەمریکیەکان پێشبینیە کرا وەڵامی ئەمریکا توند و خێرا بێت، بەڵام وانە بوو. ئەم بێدەنگیە چییە باڵی بەسەر بڕیاری سەربازی کۆشکی سپیدا کێشاوە؟ زۆر سپاس بۆ کوردستان 24. لە ڕاستیدا وەکو ئێوە بە خۆتان لە کورتە ڤیدیۆکەتە ئاماژەتان پێ کرد، ئەو هێرشەی کە کراوە سەر ئەمریکا بۆتە هۆی کوژرانی 3 سەربازی ئەمریکی و بریندارکردنی زیاتر لە 20 کەس. گوشارەکانی لەسەر جۆ بایدن وەکو سەرکردەیە فەرماندەی هێزە لەشکریەکانی ئەمریکا زۆرتر کردوتەوە. بەم بۆنەوەشە وەکو بڵان ڕکابەرەکەی ترامپ ڕۆژ بە ڕۆژ ئاستی پشگیری لە ناو جەماوەردا زیاد دەبێتن. ئەمە گوشارێک لەسەر جۆ بایدن دروست دەکاتن بۆ ئەوەی کە بیر لەوە بکاتەوە لە هەڵبژاردننی داهاتوو کە لە مانگی 11 ئەم ساڵ دەکرێتن ئایا دەتوانێت بەسەر جۆ ترامدا سەرکەوێت یان نە. ئەمە یەک لە فاکتەرەکان یا یەک لە بابەتەکانە کە گوشار لەسەر جۆ بایدن دەکات. لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بەدیتنی من دەست و پێی جۆ بایدن بەستراوە، یعنی جۆ بایدن بژاردەی ئەوەندە زۆر گەورەی لە بەردەستدانیە بەرامبەر ئێران بکاتن. ئەو یاریەکە ئێران دەکاتن بە یارێکی زۆر زۆر ڕێکوپێک و زۆر زیرەکانش پێتان وایە بۆ نمونە ئەمریکاوەی کە لە یەمەن بەرامبەر بەحسیەکان کردی و خستنە لیستی تیرۆرەوە، ئەو گروپە چەکدارانەی کە لە عێراقی ژانی هێرش دەکەنە سەر بنکەکانی ئەمریکا لەلایەن ئەمریکاوە دەخرێنە لیستی تیرۆرەوە. یعنی ئەمە یەکێک لە ئەگەرەکانی بەردەم ئەمریکایە. خۆت ئێران و هاوپەیمانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە هەمیشە ئەو بیریان کردوتەوە، ینی کە لە دژی ئەمریکا شەڕ دەکەن بیر لەوەشیان کردوتە کە ئابلوقەی ئابووریش لەسەریان دەسە پێندر و دەکەونە لیستی تێرۆری جیهانی و بە جۆرەها شێوازیشەوە. پرسەکە بۆ ئەوانە ئەوەیە کە بتوانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆرترین گوشار لەسەر ئەمریکا بخەن، بتوانن مەسەر ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەربخەن. ئەوەی کە گوتن دەست و پێی جۆ بایدن بەسراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانێت بژاردەی زۆر لە بەردەست نیە، چونکە یەکەم ناتوانێت ڕاستەوخۆ لە کاتی ئێستادا هێرش بکاتە سەر ئێران. هەر شەرک ڕاستەوخۆ بۆ سەر ئێران دەتوانێت کاردانەوەکی زۆر زۆر گەورەی هەبێت لەسەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کەندا و دەتوانێت گوشارێکی زۆر لەسەر ئابووری جیهان دروست بکەن لە ڕووی دابینکردنی نەفت و وزەوە. لای دیکەوە ئەگەر بتوانێتن ئەوەی لە بەردەستی ئەمریکایەت ئابلوقەی ئابووری ئەمە 40 ساڵ زیاترە لەسەر ئێران ئابلوقەی ئابووری هەیە، هیچ کارێکی ئەوتۆی نەبووە بۆ سیستەم دەسەڵاتدارانی ئەمریکای ئێران. ئەگەرەکانی بەردەم ئیدارەی بایدن چین احتیمالی ڕوودانی کامیان بێسترا وەڵام یاخود بێدەنگی ئیدارەکەی بایدن؟ نا، جۆ بایدن بێدەنگ نابێت لە ئاستی گوشارەکانی ناوخۆی ئەمریکا، بەڵام ئەو بژاردەی کە لە بەردەستی جۆ بایدن هەیە ئێستا ئەوەیە کە پێگەی ئێران هاوپەیمانەکانی ئێران لە عێراق، سووریا و یەمەن بکەتە ئارمانج و بەدیتنیش بژاردەکان ئەوە دەبێتن. هەروەهاش بەکوون لە خستنە ناوی کۆمەڵە کەساتی سەرکردەی هێزە سیاسیەکانی عێراق کە وەلایەن بۆ دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێران هەیە بۆ ناو لیستی تیرۆر و یاخود بەشی بەرنامەشە داڕژێتن بۆ ئەوەی کە بتوانن لە داهاتوودا لە ناویان برێتن. ئەمە ئەو سناریۆە کە مەسەڵەن ئەمریکا لە بەردەستی جۆ بایدن کراوەیە، چونکە هەر کردەوەیەکی دژی ئێران ڕاستەخۆ بۆ شارکردن یا هێرش بکاتە ڕاستەخۆ بۆ سەر ئەمریکا لەلایەن هاوپەیمانەکانی ئەمریکا چه ئەوروپاش چه ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشتگیری لێ ناکرێتن. ئەوە عەرەبستان سعودیە هیچ ئامادە نیە داخلی شەڕێک بێت لەگەڵ ئێران کە مسبەقەن دەزانێتن ئابووریەکە خابۆر دەکات. ئەوە قەتەر، ئەوە ئیمارات، ئەوە بەحرین، ئەمانە هیچ کامیان پشتگیری شەڕی ئەمریکا نەکەن. ئەمریکا بخۆشی لە کاتی ئێستادا دوای شەڕی ئەفغانستان و شەڕی عێراق زۆر لاوەز بووە و توانێت شەڕێکی دیکەی نییە لە کاتێکدا کە تەرکیزەکەی زۆرتر کەوتوتە سەر کێبەرکێکردن لەسەر ئاسی دنیا لەگەڵ چین لە باشوور ڕۆژاوای چین ئاسیا و هەروەهاش وەکوولەن لە ئاسی ئەوروپا تەرکیز لەسەر ئاسایشی ئەوروپا و شەڕی ئوکراینە و دژی ڕوسیا دەکاتن. بەڵێ
باشە ینی وەک خۆش داماژت پێکرد دکتۆر بایدن هەڵبژاردننی لە پێشە و پێتان وایە کە پێش کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتیەکەی هەنگاوێک دەنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاوەکو لە بەرامبەر ڕکابەرە بەهێزەکەی دۆناڵد ترامپ بەکاری بێنێ لە هەڵبژاردن؟ یەکێک لەو هەنگاوانی کە ئێستا لە بەردەستی بایدنە ئەوە لەگەڵ هاوپەیمانەکانی بەتایبەتیش هاوپەیمانە ئەوروپایی و ڕۆژهەڵاتیەکان وەکو بڵێن دەوڵەتە عەرەبیەکان ئەوەیە کە بتوانێتن پرسی غەزە چارەسەر بکاتن، پرۆژەیەکی ئاشتی بۆ غەزە پێشکەش بکاتن، ئەو کێشەیە چارەسەر بکە بۆ ئەوەی کە بتوانێتن لە ئاستی ناوخۆدا پشتگیریەکی زیاتر بۆ خۆی دابین بکاتەوە، وەکو سەرکەوتنێک بۆ خۆی دابین بکاتەوە. لە لای دیکەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە هەیە ئەوەیە کە بتوانێتن بەسەر گوشارەکانی عێراق ئێران لە عێراق و لە سووریادا زاڵ بێتەوە بەهۆی ئەوەی کە ئەمڕۆکات بتوان گوشار لەسەر دەوڵەتی عێراق دروست بکاتن، کۆمەڵێک پاکێج پێشکەش دەوڵەتی عێراق بکاتن، ئیتر عێراق نتوانێت ئەو گوشارە لەسەر ئەمریکا بکە کە بتوانێت هێزەکانی ئەمریکی لە عێراق زیاتر بکەونە ژێر مەترسی لەلایەن هێزە وەلایەکانی ئێرانەوە و هەروەش لە سووریا و لە یەمەنیش بەتایبەتی یەمەنیش کە ئەمریکا بازاری ئابووری جیهان گرێدراوی ڕێڕەوی بابلمەندەب سوئێزە بتوانێت کۆنتترۆل بکات لەگەڵ هاوپەیمانەکانی بەرحاڵ ینی بژاردەی دیپلۆماسی لە دوای ئەم هێرشە دێتەوە بدیتنیش ئەمێت یەک لە باشترین ئەولوێتەکانە بۆ بایدن کە بکاتن بەرامبەر ئێران. باشە دکتۆر، ینی لە دوای هێرشەکەی 28 مانگا بۆ سەر ئەمریکا گروپە چەکدارەکان ینی قۆناغی بێزارکردنی هێز ئەمریکیەکانیان تێپەڕاند و ئێستا دەیان کوژن. ئایا ئەمە مانای بێهێزی و ستۆپکردنە بە ئەمریکا لە ناوچەکە؟ گوشارەکان بڵێت ئەوەی ئێستا هەیە لە سێ محوەرەوە هێرش دەکرێتە سەر هێزەکانی ئەمریکا لە عێراق، لە یەمەن، لە سووریاشەوە، ئیتر هەمووی بە پشتیوانی ئێرانیشوێ، بەڵێ گوشار لەسەر ئەمریکا دەیانەوێتن ئەمریکا لە عێراق هەر چۆن لە ئەفغانستان دەرپەڕەندرا لە عێراقیش دەرپەرن. ئەوە استراتیژی و ئارمانجی ئێران بێجگەلەوە تەنیا ئێران نییە کە ئەو بەم کارە نەهەستاتن لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڵێن دەوڵەتێکی زلهێز وەکو رووسیاش کێبەرکەی ئەمریکا، دەوڵەتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هاوپەیمانی ئەمریکایە لە ناتۆدا تورکیا زۆر گوشار دەکات کە هێزەکانی ئەمریکا لە سووریا بکشێنەوە بۆ ئەوەی کە بتوانێتن پرۆژە پلانی خۆی لە سووریا جێبەجێ بکاتن، کێبەرکە لەگەڵ ئێران بکەن لە کۆمەڵێک بابەتە مەسەن ئێران و تورکیا و رووسیا لەگەڵ هێزە وەلایەکانی ئێران استراتیژیکی هاوبەشیان هەیە بۆ ئەوەی کە گوشار لەسەر ئەمریکا بکە ئەمریکا هێزەکانی لە عێراق و لە سووریا بکشێنەوە بۆ ئەوەی کە بەدیتنی ئەوان ژینگەیەکی ئارامتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێتن. بەڵام بەدیتنی من ئەمریکا مل بۆ ئەم گوشارە نادەتەوە، بە هەر شێوەیەک بە دەریچەیەک دەدۆزێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت هێزەکانی لە عێراق و لە سووریاش بمێنێتەوە. ئەمریکا نەهاتووە لە سووریا بمێنێتەوە ئەوە بەرهێنانە بکاتەوە کە سووریا بە شێوەیەکی بەم شێوەیە تەسلیمی ئێران و رووسیا بکاتەوە. بە هەمان شێوەش وەکو ئەمریکا نەهاتووە عێراق لە دەستی سەدام حوسێنێکی دیکتاتۆر ڕزگار بکاتە پێشکەشی لایەنە شیعە و ئێرانیەکان بکات بێ ئەوەی کە ئەمریکا بخۆی بگاتە ئارمانجەکانی خۆی کە کۆمەڵێک ئارمانجی استراتیژی درێژخایەنی هەیە. لە بیرمان نەچێتەوە بەر لە شۆڕشی ئێران بە سەرۆکاتی خومێنی تەنیا یەکێک لەو دەوڵەتە بەهێزەکان کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوپەیمانی ئەمریکا بوو شاهی ئێران بوو، ئەو بنکەی ئەو تووشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەبوو، بەڵام دوای ئەوەی کە خومێنی بەسەر شادە زاڵ بوو سیستەم ڕژەمەکەی گۆڕی کۆمەڵێک شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوونەتە ئاراوە بۆتە هۆی ئەوەی کە ئەمریکا بەڵام دکتۆر ینی ئەمریکا ئەزموونی لەو شێوەیە هەیە کە باست کرد بۆ نمونە لە دوای 20 ساڵ جارێکی دیکە ئەفغانستانی ڕادەستی تالیبان کردەوە. چاوەڕێ دەکەین بزانین چی ڕوودەدات و چییە گوزارێ. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر سەردار موسا، پسپۆڕی سیاسەتی نێودەوڵەتی لە زاخەوە لەگەڵم بووی.